بەفر بێ و بەفر نەبێت ئەم دوکانە گەڕۆکە خوان ئامادە دەکەن بۆ گەشتەکانیان. ئاوهەوا هەرچۆنێک بێت لە ناوچە دوردەستەکانی کۆماری تەتەرستان لە ڕووسیا ئۆتۆمبیلە گەڕۆکەکان بوونەتە شادەماری ژیانی گوندەکان کە خواردن و شتومەکی دیکەی پێویستی ڕۆژانە بە ڕێکوپێکی دەگەێنن. پتر لە 700 گوند لەو ناوچەیە تاکە دوکان و بازاڕێکیان نییە. لە هەندێک شوێن وا پێویست دەکات خەڵک دەیان کیلۆمەتر ببڕن بۆ وەدەستخستنی پێداویستە بنەڕەتیەکانیان هەتا سەمون و زەیتیش. لەبەر ئەوە لە ساڵی 2017دا حکومەتی خۆجێیی هەستا بەدانانی پلانێکی نوێ بۆ دوکانی گەڕۆک کە پێگات بوو لە قافڵەیەکی 75 بار هەڵگری. هەموو هەفتەیەک دووسێ جار سەردانی ئەو گوندانە دەکەن. هەمیشە دیاریکردنی وادەی سەردانەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی خۆجیەکانەوە ڕێک دەخرێت. سەرۆکی یەکێتی کڕیارانی خۆجێیی ئێلێنۆر خایبۆلین لەو بارەیەوە ڕوونکردنەوەی زیاتر دەدات. هەندێک شوێن لە هەفتەیەکدا 2 جار دەچین، هەندێکیان 3 جار. وادەی سەردانەکان پاش ڕەزامەندی سەرۆکی بەڕێوەبەرایەتیە خۆجیەکە دەبێت و ئێمە پێوەی پایبەندین. ئەو خەڵکە دەزانن کە ئێمە دەگەینە جێ و چاوەڕێمان دەکەن. زۆربیان خانە نشینن، زۆربایی هەرە زۆریان لیستی وادەی سەردانەکانی دوکانە گەڕۆکەکە دەزانن و لە بەریانە و دەزانن کەی دەگات. سەمون و شیر و شەکر و بابەتە سەرێکەکانی دیکە بابەتگەلێکی هەرە پڕفرۆشن. بەڵام یاریدەری دوکانە گەڕۆکەکە ناوی داواکاریە تایبەتەکان وەردەگرێت بۆ سەردانی داهاتوو. گوڵسینە زادای خانۆڤا ئەوە ڕوون دەکاتەوە. ئێمە هەموو ئەو شتانەی هەمانە لە دوکانەکەدا لەگەڵ خۆماندا دەیهێنین بۆ ئێرە. بەلایانی کەمەوە لە هەر شتە و 1-2 دانە دەهێنین. هەندێک جار خەڵک داوای شتێک دەکات کە ئێمە نیمانە. ئەمەش دەکەین بە سەرنج و جاری داهاتوو دەیهێنین. ئێرە گوندی بێرزایە گریڤانایە. ئەو خەڵکەی لێرە دەژین زیاد لە 10 ساڵە دوکان و بازاڕیان نییە. ئەوان دەڵێن ئێمە زۆر دڵمان خۆشە دەتوانین پێداویستی ڕۆژانەکانی خۆمان بکڕین بەبێ ئەوەی لەو سەرما و بەستەڵەکەدا ڕێگەیەکی دوور ببڕین. بە شێوەیەکی سەرەکی ئێمە سەمونی بۆرو و سپی و هەندێک بەرهەمی خۆماڵی ماست و شیرەمەنی دەکڕین. هەروەها ئەوان چەندین جۆری گۆشت دەهێنن، ئێمەش دەیان کڕین. ئەوان هەموو شتێک دەهێنن، بەڵام ئێمە دڵمان خۆشە پەتاتە و پیازی خۆماڵی خۆمانمان هەیە و هێلکەی مریشکەکانی خۆمانیش.